ئەو کەسەی تۆ زۆر چاکە لەگەڵ کرد بێوەفا دەرچوو، ئەو کەسە بێوەفا دەرچوو، سپڵە بوو، پێنەزان بوو، تەنانەت فێڵی لێکردی و ماڵیشی خواردی، تۆ هێشتا پەشیماننی. ئەڵڵا چەند گەورەیە بەڕێزان، چەند گەورەیە چاکەت لەگەڵ کەسێک کردووە کە ئەمە لەم ڕۆژگارەدا زۆرە. هەر ئێستا جەنابتان یەکسەر لە دڵی خۆتاندا دەڵێی لەوە ئەچێت چەند مەشهەدت لە ژیانت بیرکەوت بێتەوە، وەڵڵاهی بەدڵسۆزی چاکەت لەگەڵ فڵان کەسا کرد، بە ماڵ و بەسەر لەگەڵی بووی، بە قسەی خێر لەگەڵی بووی، لە تنگانەدا دەستت گرت. ئێستا کە تۆزێ خۆی ناسیوە هەر ناشت ناسێتەوە، هەر ناسێتەوە، بە پێچەوانەوە سپڵە دەرچووە، بێوەفا دەرچووە، نمەگنەناس دەرچوو، تەنانەت فێڵیش لێ دەکا. جار هەیە لە ڕێی ئەو دۆستایەتیەوە کە تۆ چەند متمانەت پێکردو ئەو فێڵیش لێ دەکا. لەو کاتەدا ئایا تۆ پەشیمان بی لەوەی کە چاکەت کردووە؟ بڵێ خۆزگایە پەنجەم مار بیگەستایە و ئەو هەنجوینەم نەخستایەتە دەمیتەوە؟ نا، تۆ لەو کاتەشە هەر پەشیمان نیت، چونکە ویژدانت ئارامە، گڵۆپی سەوزی ناخت، هێشتا سەوزە، دەڵێ ئەی ئافرین دەستخۆشی لێ دەکا. ئەبێت تۆ هەروابی، چونکە تۆ بە ئەرکی ئاینی خۆت هەستاوی، ئاینەکەت پێت دەڵێ لەگەڵ خەڵکی ستەم لێکراو بە، لەگەڵ خەڵکی مافخوراو بە، لەگەڵ خەڵکی هەژار بە، لەگەڵ خەڵکی داماو بە. کەسێ لە دەرگای دای و هانای بۆ هێنای پەنای بۆ بەر، پەنای بۆ هێنای پەنای بدە، پشتی تێمەکە، مەیدە گورگەکان بیخۆن. کەسێ ڕاوێژی پێکردی دڵسۆزانە نەسیحەتی خێری بکە. ئەمە ئەرکی ئاینی خۆت جێبەجێ کردووە. ئەرکی ئینسانی تۆ مرۆڤی، ئەبێ وەکو مرۆڤێک ڕەفتار لەگەڵ مرۆڤەکاندا بکەی. ئەرکی ویژدانی، ئەگەر تۆ چاکەت کردووە لە کاتی خۆیدا ویژدانت ئیسراحەتە، جا بەرامبەرەکەت تەنانەت ئەگەر واژ نەبوو وەکو پێویستیش نەبوو بە وەفاش نەبوو تۆ قەت پەشیمان مەبە.